ڕازی مێژوو بۆ دامێنی ئێستا لەنەوەی پێش Lo amo, fearless, brave and chivalrous. نه لە ئاسمانە دکارم بفرم و نە دەریایەن بێبەختە ئاڤژەنینێ بکەم. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کۆوارەوە هاتوینەتەوە لاتان. ئەم هەفتەیەش بە کۆمەڵێک بڕگەی و بابەتی ڕەنگاوڕەنگەوە هاتوین. سەرەتای بەرنامەکەش بە هەواڵە هونەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. لە شاری سلێمانی و لە ڕێوڕسمێکدا کتێبی دەنگی خاک بەرگی یەکەم و دووەمی بڵاوکرایەوە و واژۆی لەسەرکرا. کتێبەکە لە نووسینی حەمەی حەمە سەعیدە و بیرەوەری ڕاستگۆیانەی نووسەرە لە نێوان ساڵانی 1976 بۆ 2000 کە لە ناوجەرگەی ڕووداوەکانەوە تۆماری کردوون. نووسینەکەی لە ساڵی 76 دەستم پێ کردووە یاداشت و بیرەوەریم هەبووە. ئامادە بووە، بەڵام لە ماوەی 4 ساڵدا ڕێک و تەنزیمم کردووە و بە چاپم گەیاندووە. باز لە ڕووداوەکانی کوردستان دەکات، باز لە جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کورد دەکات، باز لە کێشە و گرفتەکان دەکات، باز لە ڕوودا و پێشهاتەکان دەکات کە هاتوونەتە پێش، باز لە خەبات و تێکۆشانی حیزبە سیاسیەکانی کوردستان دەکات، باز لە خەبات و تێکۆشان و ماندووبوونی پێشمەرگەکانی کوردستان دەکات تا دوایی. بە بەشداری شێوەکارێکی کورد هەفتەی هونەری رووسیا بەڕێوەچوو کە تیایدا هونەرمەندان لە رووسیا و وڵاتانی یەکێتی سۆڤیەتی پێشووەوە بەشداریان تێدا کردبوو. نۆریک مۆستۆیان تەنها شێوەکاری کوردی ناو هەفتە هونەریەکە بوو. Ez cara avrin vê festîvalê me, festîvalê vî formatê. Nav festîvalê de navnetewî de 4 xebatê min hene, 2 xebat besa miletê me Kurd û 2 xebat besa tebiyetê Rûsyê. Ser xebata navê xebata mezin besa govend e. Çima govend? Çünkü miletê me zav dilşaye, dilaşq e. Rast e dewleta me perç beser 4 param و ناو هر کرده ده هی ایش زخمت و زوج لی اونا گشک ایشی خواه ددن داگری ناو لیست کردن.
خانەی فەرهەنگی شین لە سۆران ئێوارە کۆڕێکی بۆ شاعیر تەلعەت تاهیر ڕێکخست. لە ئێوارە کۆڕەکەدا شاعیر چەند تێکستێکی ئەدەبی خۆی خوێندەوە و زیاتر باسی لە ئەزمموی نووسین و ئەدەبیاتی خۆی کرد. دڵخۆشم بوو لێرە کۆمەڵی گەنجی شاری سۆران کۆبوومەوە دەمێکە بەڵێنم داوە بکە کۆڕێکی ئەدەبی لێرە بکەم. من پێم وایە ئاستی تێگەیشتن و ئاستی هۆشمەندی و تێبخێننەوەی شاری سۆران ئاستیشی بەرزە بە حکمێەوەی لە تواناکانیان بەشداریەکانیان لە فێستیڤالەکان، فێستیڤاڵی لاوەکان، فێستیڤالەکانی تر دەبینین. زۆر دڵخۆشم بۆی کە ئەم خانەی فەرهەنگیە یان ئەم شوێنە کولتوری فەرهەنگیانە لە ناوچەی سۆران گرنگیان پێ بدرێت و پاڵپشت بکەین و سەپۆرت بکەین لەلایەن دەستگا حکوومیەکانەوە. بەڕاستی مەسلەی ئەدەبیات و مەسلەی شعر و ئەوانە خۆ دەزانی ئینسانی کوردی حەزی لە ئەدەبیاتە، خۆش پێی وایە هەر بنەوەرێکی ئەدەبیە، بنەوەرێکی شعریە. کەس نییە لە ئێمە لە تەمەنێک لە تەمەنەکان مثلن کتێبان نەخوێنبێتەوە، تێکستمان نەخستبێتە ناو نامە. لەم دنیا فەوزایی ئێستا لەم پڕ چێشمە چێشم و میلانێ و قەیرانەی کە ئێمەتیدا دەژین، بوونی کۆڕی ئەدەبی، بوونی دیداری ئەدەبی، دیالۆژی ئەدەبی زۆر گرنگە. هیوادارم بەردەوام بن و هیوای سەرفرازی سۆسیان بۆ دەخوارێت. لە هەوراسی مێژوو بۆ دامێنی ئێستا لەنەوەی پێشنەوەکەمانەوە فرمێسکی دەخینە پاتێکۆ و ئەم نیشتیمانە پاڵدەنی بەڵام دوایی جار هەموو جانی بوو بۆ ئار چەندی گوتمان حاجی ئەوە گەچی ئەو خانوەیە دراوسێکەمان دووسیەکە دوێنێ ناسایەکمان ناشت خەمی ئەوە ئێستا باوک بۆی دەڕاوەتەوە ئەو چیرۆژی نوحەی و لە ئەفا و فێری کردین لەم وڵاتە بەشی پەڕینەوە. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا کتێبی کارگێڕی و سەرپەرشتی پەروەردەیی بە هەردوو زمانی کوردی و عەرەبی بڵاوکرایەوە و لەلایەن دکتۆر ناجی نووری نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەرکرا. پەرتۆک نۆڤێ کارگیری و سەرپەرشتی و پەروەردەیە کوردی و عەرەبی هاتیە نووسین، کوردی بەهدینیە طبعاً. ئێکش ئەگەرە سەرەکیت چێکردنەوە پەرتۆکی یانجی دانانەوە پەرتۆکی ئەوەکو ئەف بابەتە تێتە خواندن کولیژێت پەروەردە و پەروەردە و بنیات جهێ داخەیە گەلەکش قوتابیەتمە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی باش نزانن و دبیتە ژێدەرێکی سەرەکی بووان و بشێن مفاژێ وەربگرن ڕەنگێکی باش. کتێبەکە وەک یەکێک لە بابەتەکانی کۆلێژی پەروەردە دەخوێندرێت. قوتابیان و مامۆستایان دەتوانن سوودی لێ وەربگرن. ڕێناس نۆیس ڕاپەرێکی کوردی خەڵکی ڕۆژاوای کوردستانە ئەو لە شاری عەفرین کۆمەڵێک گۆرانی تۆمار کردووە لە سەرەتادا پاشان چووەتە یۆنان لەوێش بەردەوامی بە هونەرەکەی داوە. ماوەی 9 ساڵە لە شاری پاریس لە فەڕەنسا دەژی و بەردەوامە لە هەوڵدان بۆ پێشخستنی ڕاپ و هونەری کوردی. ليلي خما خشيا واي بالسركتشي ليلي قالوا قرشيا واي في ساندرش ليلي راستی 2001 آدمی منسترانک درباز کرد به ویستیلی فکر چاوات من جبر کو دوی دمه دا اوستیلی پاپ هبو روک پچکی هبو ل استیلی راب هیپ هاپ قطو نبو روشه کرداجی بوا ستیلی را یعنی الهف دوته اف ستیل بخوا بسرهلدان دست پی بویه اف رشکد امریکا دست پی کرن بوا ستیلی آفراندن لزمانی کردی جیته بخوا اف ستیل زمانی کردی گلکی خوشک برا پیرا به هیپ هوپراته هيا مرني ني بري بيتنا دا غريبيه اشخار كشتم غريبيه اي فلك اسکارم بیجم
افکره هات مخصص تشتکی نو چه بکم کو بری من کسی نکربه و باش بو ملت قبول کر یعنی هات قبول کرن اف ستیل جبرکو تشتکی دن هایش کرداوان نزیک اف ستیل نه دمه مرا گهداری ستران دنگ بیجی دکه دنگ بیجی وک جمیل هورو وک تحسین طه وک شاکرو مامۆستا ئارام تیکران من پێرە دوێت کرد من جێ خواست ویژی قبول کرد شەرەفێک مەزنە مامۆستەکی مەزن وەک نەمر ئارام تیکران کو قبول کرد ئەس پێرە دوێتێکی ستراناوەی هەری خۆش زمانی کوردی مەباڤڕە دوێت کرد گیتارا من بێریاتات کرد لێف سەرخۆش تەڤزی لە لێوێتات گەرێ وەرە الباشاری سینگەی خوا من بهێڵە و هەرە من بهێڵە و هەرە من بهێڵە و هەرە سترانێ من یعنی بۆی هەر تشتی ئەم سترانە دەبێژن بۆی مرۆڤاتیە بۆی وڵات غەریبیە مردم خواستن هاون عشت خوازن لوین نمروون سر بلند سر فرازن آزادن دل کردستانی ناکفه واره دل برینا هم جبون بین و ناترس ناکفن تەمەن ڕێگر نییە لە بەردەم بەدیهێنانی ئاواتەکانی هیچ کەسێک خۆشەویستی و ئازاری دووری لە ئازیزان و نیشتیمان نەزاهەت دۆغان دەکاتە شاعرێک کە ئێستا 400 هۆنراوەی ئامادەیە و دەیەوێت چاپی بکات ئەم خانمە خەڵکی باکووری کوردستانە Ez li welatê xwe penaber im û ber bi penaberiyê ve diçim lê nikarim herim. Ne li asîmana dikarim bifirim û ne di deryayên bêbexte avjenînê bikim û nikarim peya jî herim. Dema li şopa lingê xwe mêze dikim, ez hewkarim li wan jî vegerim. Xuya dike ku ez ê her penaber bim, li kolanê xwe derbeder bim, wek tayrekî bêper bim, çîroka emrê min. Ez Nezahat ji Bakurê Kurdistanê li gundê Wêsîk çêbûma. Di me heft sal çima heft sala min dibistan xwendiye. Piştî heft sala weke bûk binxet bûm çima bajarê Qamişlo zewicîm. Çar mendalê me hene. Piştî Qamişlo derbasî Swêd bûm. Hestê helbestê ji dayîka xwe me girtiye hetmen dayîka me. Bi zaroktiyê de gelek çîrok û helbest me digotin. Di pirtûkê me hene dem salê şikestî çîroka emrê min. Me her du pevre derxistin. Li Amedê me derxistin li weşanxana Cêcî. Niha jî nêzîkî 300-400 helbestê me hene û pir dixwazim ez wa jî wek pirtûk derxim. Helbest li dîsem şanî kesî nekir ji ber ku baweriyan zimanê min nedihat. Tu bêhna minî an jî tu mirna minî. Tu nameyek ji cem Xweda tu nazil bûyî û her şev te dixwînim tu li ber serê minî. Tu dengê senfoniya eşqa sirûda minî. Navaroka pirtûkê min helbestê min ew bi xwe qurmê wê Kurdistana lê bi rengekî evînî min gelekî gotiya. Bi rengê غەریبیە گوتیە bi rengê sînora min gotiya stêrka hey roj demsal ew ji min re tiştine gelekî pîroz bûn lê her û her bêgumanî evînî jî hene û pir ji we hez dikim
هر مسر کردستان مکریش خورا دارک و مسر خملاندیا چه بوگ چه زاوا مسر وی داره خملاندیا سال 1987 هاتم سوید لسوید وەک هەر کەسی مێژ زمان دەخۆند فێری زمانی سوێدی بووم پشتی وێ من شەهەدا یا زارۆکخانێستان دووێرەم یا کۆفەرتیە خوند لە کۆمەلێ مگەلە کار و خەباتەی خۆ کردن کۆمەڵە کوردستانی ئۆپساڵە ژەنیارێکی ئامێریکەمان لە شاری دهۆکەوە میوانی ئێمە دەبێت. سالار جەمیل پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردووە و هەر لە منداڵیەوە ئارەزوو خولیای فێربوونی میوزیکی هەبووە. ئەو ئێستا خولی فێربوونی میوزیک بۆ منداڵان دەکاتەوە و دەڵێت پەروەردەکردنی منداڵ لە ڕێگەی هونەرەوە بە شێوەیەکی بەرچاو کەوتۆتە سەر دایکان و باوکان و دەبێت پەرەی پێ بدەن. اكيد بتشيكوتيه بو وقتی هم قطابخانه وقتی سر قناغ سراتویه هر قطابی یک دا مثلا بسیار جیده کردن تحسکی بیه چه هبو مثلا دکتر اندازیار دگیدم دوش مستران بیش احتمال پیچه که دنگی هوید بس نه او دنگی مثلا از خب به مستران بش نه من نوید بس مقصدا من استران بیجی او بو که یا من فهم بو فن موسیقی عامتا هما الدفخو پیدا بکم هر کلیپ که هر من موزیک که من دابش کردی و من اشیام که من کلیپ اکید منش همی دل خواه کار سرنده کردی و منش همی دل خواه حجه کردی کارت ما بردامن ام چجال میوزیک ناراستین افریقا ما کار کرد اکید صبای ما کار کردیه هی خلق أولي ديبوب كأوان أو دافعي هاي عيال خفرة كنا دورة وحس كان چنكي زان موزيك فكرة بتشيكي برفرح ترليت كتن توسع كت اخت دماغ مشكي زاروكي بترت ميوزيك ده از خود بينم كميوزيك ايك شوان وكيد بجن اجرانه افيت هيلن برفرهيه كويتا مشكي زاروكي أكيد جيانا من يا جهارتي عامة جلك
ئەکیت بەرەف خۆشیێژی یا گوهارتی ئەو خۆشیامە دەوێت ڤایۆڵێنێ دایە من ئەس گەلێکی لێ مرتاحم و دیمەهایی که از دستخوشی لهم گفت کم برنامه که گلکی جوانه هین اهتمام به موزیک جناتن همین هنرمند عامتن اول بتدافعك بو هر هنرمنده کی بزانید فعلا یه وجوده يعني خب ببینید الوجوده. ئەرستۆ دەڵێت ئەرکی سەرشانی هونەر نییە ڕووکەشی شتەکانت پیشاندات بەڵکو دەبێت ناواخنی شتەکانت بۆ ڕوون کاتەوە تا هەڵقەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.